وەڵی باشە تقریبان خراپ نییە سەری مەڕ لە 6,000 و کاور بە 6.5 7.5 بۆ 8,000 و بەرق بە 8,000 و ئیتر باشە بازار خراپ نییە هەروە بێ بەس چییە ئەمڕۆ لەبەر بەهۆی ئەوەی کە مەعاش نەدرا و خەڵک بێپارەیە ڕاستەکەی کەمتر قوربانی ئەکرێ و بۆ بازار خەڵک کەم دێ و ساڵانی ڕابردووە چەندی فەرق کردو وڵا لە 150 فەرق کردو ئەگەرچی 60 فەرق نەکردوێ 50 فەرق کردو ئەم ساڵ خەڵک بێپارەیە لەبەر بێپارەی ناکڕێت ڕستەکەیش دابەزیوە خەڵک لە زەرەرایە بەڕاستی ئەم تای خوێنبەربوونەیش کە کردویان دیعایە بە حەقەت لە سلێمانی لە سنووری هەموو سلێمانیا تای خوێنبەربوون نەبووە لە گەرمیانە لە سلێمانیە لە هەڵەبجە لە پێنجێن لەم سنوورەیان نەبووە پێم وایە لەم سنوورەیان نەبووە و بەس شتەکان قورس کرد لەسەر و خەڵکە لە خۆی ئەترسێت ئەگە باش ساڵانی ڕابردوون بۆکە لەگەڵ ئێستاە بە نمونە ساڵانی کە بازار باش چەند سەر ئاژەڵتانە فرۆشت ئەم ساڵ چۆتە چەند سەر ئاژەڵ نۆڵایی بۆ دیاریکردن لەبەرەوەی عەدەد نییە نازانی بەڵام ئەم ساڵ زۆر فەرقی کردووە لە 150 زیاتر فەرقی کردووە